سپاسیا پارتی دموکراتی کردستان کم و جناب کاک مسرور بازانی و سپاسیا برا گەورەی کەم وەکو ئەو بووکە بە کۆمەڵە بۆ هەندێک خەلکی خۆ یعنی وەکو هاوکاریەک وەکو سەرکەڤنەکە پارتی و سپاس بەخێر بن. چەندی دڵخۆشە؟ خودی من یەکەم و زۆری دڵخۆشم یعنی بە ژیانە خۆ و گەل هاوسەرا خۆیان بەڕێز و گەل جەنابێ برا گەورەی لێرە ئامادەبی یعنی لە بۆ من دوو دڵخۆشینە باقیقەت حەسکای بەردەوام بیت هەر ساڵ ئەو کارە بەێ لە بۆ هەموو کەسێک باشە یعنی وەکو خەلکی ما یعنی مەفایلی وەرەگرن و هەن ئەو مەفایلی وەرە هەندێش بوومە پارتی دموکراتی کوردستان یعنی سەرکەڤنەکە بۆ خەلکی ما و سپاس بەخێر بێن سپاسی کەناڵەکە دکەم بەخێر.